سڵاتان ئێوە بەڕێزان ئەمڕۆ 5 ئادار 21 ساڵ تێبەر دەبێت بەسەر یادی ڕاپەڕینی بەهاری 1991 لە هەرێمی کوردستان کە لەو ڕۆژەدا خەڵکی هەرێمی کوردستان هاوڵاتیان هەرێمی کوردستان لە دژی حکوومەتی عراقی یاخود حکوومەتی باسی ئەو کاتی عراق ڕاپەڕینیان ساز کرد و تا ئێستا و تا ئەمڕۆ کە 5 ئادارە 21 ساڵ تێبەر دەبێت بەسەر ئەو یادا دواتر لە دوای ئەو یادەوە هێزەکانی پێشمەرگەی هەرێمی کوردستان توانیان بە شێوەیەکی یەکجارەکی کۆنتترۆلی هەرسێ پارێزگاکە هەرێمی کوردستان بکەن و دواتر هەندێک لە ناوچەکان لە دەست هێزەکانی پێشمەرگا دیارە سندرایەوە و دواتر یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پاش پێکێنانی بەرەی کوردستانی ئەو کاتە ئەنجام درەوە تا ئێستا 21 ساڵ تێبەر دەبێت بەسەر ئەم یادە دیارە تەورەکەی ئەمڕۆی بەرنامەکەی خۆتانماکی خەڵک تایبەتە بە پرسیارێک کە ئایا ڕاپەڕینی بەهاری 1991 لە هەرێمی کوردستان چی فێرکردین چیوانەیەکی مێژووی بوو ئێمە هەندێک لە بەشداربوانی تۆڕی کۆمەڵاتی فێسبوک ڕخنەیان گرتووە لە دەستکەوتەکانی ڕاپەڕین هەندێک دەستخۆشییان کردووە و پیرۆزباییان کردووە و دەڵێن ڕاپەڕین بوو کە ئەمڕۆی دروستکە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا فەرمانڕەوایەتی هەرێمی کوردستان دەکات و هەندێک تر باس لە گەندەڵەکانی حکوومەت دەکەن و دەڵێن ئەوە یەکێک بووە لەو خاڵانەی کە بە سلبی ناوی دەبن لە دوای ڕاپەڕین ئێوە دەتوانن بە ئازادانە لە بەرنامەکەی خۆتان لەسەر ئەم یادە قسە بکەن لەسەر ئەوەی کە چی فێرکردین قسە بکەن هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵاتی فێسبوک و ناونیشانی facebook.com/nailatv دەتوان ڕاوتی بینی سەرنجەکانی خۆتان بنێرن بەڵێ یەکەم پەیوەندیمان دەشتی لە هەولێر فەرموو کاک دەشتی. زۆر سپاس دەکەم کاک دەشتی. سەرەتا 21 ساڵەی ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کورد لە بەڕێست و سەرجەم گەلی کورد پیرۆز دەکەم. زۆر سپاس دەکەم لە ئێوەش پیرۆز کۆمەڵێک شتی جوانی فێرکردین ڕاپەڕینەکە یەک لەمانە فێری کردین کە یەک ڕێزی ناوماڵی کوردن ڕەنگە کۆمەڵێک ئیزب بووبم بەڵام ئەگەر بمانێ پەنجە بۆ سەرچی ئیزبەکان درێژکەین دیارە چێ بووە پێش ڕەواتیکردە من نامەوێت لێرە بەشان و باڵی دار برم بۆیە ئەمە واقعکە هەموو خەڵکیش دەیزانێت پێش بەڕوونکردنەوەی من ناکەم من دەڵێم دەبێ ڕاپەڕینەکەی 91 و شۆرشی ئەیلول و دایان شۆرشی وەچی ئەیلولکە بارزانی نەمر کردوێتی و کۆمەڵک کەسایەتی سیاسی کاری سیاسی و بەرخودانیان کردەوە ئەمانە بکەین بە ئاوێنەیەک بۆ ئەوەی داهاتوەکی پرسنگار داهاتوەکی جوان زۆر باشە لەکەدابین بکرێن. زۆر باشە کاک دەشتی بە پرسیارێ بکەین دیارە هەر باس لە یەکڕیزی ماڵی کوردی کرد لە پاش ڕاپەڕین مەسعود بازانی سەرۆکی هەرێمی کوردستان دیارە لە پەیامێکی خۆی کە ئاراستی خەڵکی هەرێمی کوردستانی کرد باس لەوە دەکات کە ڕاپەڕین وانەیەکی پرشنگدارە و زۆر مانای پڕبەهای تێدا کە دەتوانین ئێمە گەلانی تریش زۆر شتی لێ فێر بین ئەمە بەپێی وتەی ئەو بەڵام ئاماژی بۆ داوە دەڵێت بەڵام لەبەر ئەوەی لەگەڵ یەکتر تەبان نەبووین بەداخەوە نەمانتوانی ئەنجامێکی وا بەدەست بێنین تێبینی چیە لەسەر ئەم پەیامی سەرۆکی هەرێم؟ ئێمە سەرۆکی هەرێم هەر کاتێک قسە بکاتن واقعەک ڕوون دەکات و کۆمەڵێک وەک دێڵێ فەرعی لێ دەبێتەوە قسەکانی کەواتە ئەو واقعە پێت وایە هەیە جەنابەت باس لە یەکڕیزی کرد ئەو واقعە هەیە لە ئێستادا؟ لە ئێستادا پێم وایە هەیە باوکمەوەی بووەتە هەرێمی کوردستان بۆتە دوو بەرات بەرەیەکیان بەرەی دەسەڵاتە بەرەیەکیان بۆتە بەرەی ئۆپۆزیسیۆن لەم دوو بەرەیەدا کۆمەڵێک حیزبخوان بەم دوو بەرەدا شۆڕ کردوێتە بۆیە ئەگەر ئەم دوو بەرەی ئۆپۆزیسیۆنیش بێوێ داهاتوەکی پرشنگداروە کۆمەڵێک دەستکەوتی ترکە لە سای ڕاپەڕین و کۆمەڵێک شۆڕشی دروست بووە دەتوانین نزیکتر بینەوە لە دەوڵەتی کوردی بۆیە لەم ساڵیادادا لەم ڕاپەڕینی گەلی کووردا زەرورە هەموو سەرکردە سیاسیەکان یەکدەنگ هاوتا بن بۆ ئەوەی بتوانین زیاتر لە بوون بە دەوڵەت وە زیاتر لە معاناتی خەڵک نزیک بینەوە بتوانین پەنجا بەرپرسانی بەڵێ کاک دەشتی سپاس دەکەم لە ڕابردوو تاکو ئێستا سەر نەکراوە ئەوەی کە کراوەشە ئیزابیە زیاتر احتیمان پێ بدرێت. سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاک دەشتی لە هەولێر ڕاوێژ پێدرۆ تەنها دەستخۆشی کردووە پیرۆزبایی کردووە کوڕی سلێمانی دەڵێت هەرچی قوربانیدان و خەبات و گیانی فیدایی هەبوو هەموو کوڕانی شاخ و شار کردیان بەڵام بەداخەوە ئەو کەسانی کە هەتا ئەمڕۆ پەیوەندیان لەگەڵ حەزبی باسی عراق و سووریا نەپشڕاندووە هەموو دەستکەوتەکانی ڕاپەڕینیان بۆ خۆیان و کەسوکاریان قۆستەوە بەڵێ هەوارمان لەگەڵدایە لە تەکیەوە زۆر سپاس دەکەم. هیوادارم کە
گویەوە سەنگی زێری دەردەوام بێ دڵنیان بە بەردەوام لەبێت باسی گەورەکەتان زۆر جوانە لەبارەی ڕاپەڕینەکەی ساڵ 1990 یەکەم دەواازە بوو لە کوردستانە دەتوانیتی ڕاپەڕینێکی گەلی کورد بێت و هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان ڕاپەڕینە مەزنەکەی کوردستان نەکاتە بۆنەیەکی حیزبی. زۆر باشە من ببوورە نازم بڵێم هاوارخانیان کاک هەوار تەمەنت چەنە؟ 15 ساڵ. بەڵێ نەمزانین بڵێم هاوارخانیان کاک هەوار. هەوارخان. بەڵێ هەوارخان کەواتە پێت وایە تۆ وەکنەوەی دوای ڕاپەڕین پێت وایە ڕاپەڕین چی فێرکردین؟ بەڵام من ڕاپەڕین لە کوردستان ئەو بوو بە خەڵکی کوردستان توانیتی ئازادیەکانی خۆی بەدەست بێنێ. بەڵێ مافی کورد دەستەبەر بکە لە ڕاپەڕینەکەیە چونکە یەکەم ڕاپەڕین کە کرا ئەو بوو کوردستان ئازادی خۆی بەدەست هێنا مافی کورد دەستەبەر کرا. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە زۆر سپاس دەکەم هەوارخان. بەڵێ ڕەجەب لە ئاکرێ فەرموو کاک ڕەجەب. ئەو کاتت باش بەڕێز. زۆر سپاس دەکەم. بەڵێ لە سەرەتادا بەناوی خۆم و تاوی دانیشتوانی دەبەرەی ئاکرێ و عەشیرەتی سورچیەوە پیرۆزبایی لە سەردەم کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەم بە بۆنەی ڕاپەڕینی بەهاری 91. بەڵێ بەڵێ سەبارەت بە ڕاپەڕین ئەوەی ئێمە فێر کرد کە ئێمە ئەگەر یەکدەنگ بین ئەتوانین ئامانجەکانمان بینینە دی زیاترش کە لە 91 بەرەی کوردستانی یەکی کرد هەموو حیزبە کوردستانیەکان یەکی کرد لەگەر جەماوەری کوردستان هەموویان یەکدەنگ بوون ئەو کاتە ڕاپەڕینی لێ دروست بوو توانیان ڕاپەڕین بکەن لە دژی حکوومەتی بەغدا کە حکوومەتێکی زۆردار بوو توانیمان چەندین ناوچەی کوردستان ڕزگار بکرێ ئەمە دڵخۆشکەر بوو بۆ مڵەتی کورد بەڵام ئێمە ئەگەر بێت و یەکدەنگ نەبین ناتوانین بەسەر دژمنەکانمان سەرکەوتوو بووین بۆیە پێویست دەکە هەمومان یەکدەنگ بینە تەنانەت جەماوەری کوردستان و حیزبە سیاسیەکانش ئەو کات هیچ کەس ڕقی لە پێشمەرگە نەبوو هیچ کەسێک ڕقی لە حیزبە سیاسیەکان نەبوو بەڵام هەندێک بەرپرس لەگەڵ ڕێزم بۆیان هەندێک بەرپرس ویان کرد کە ئەوانە لێک جیا بکەنەوە وا دیار بکەن ئەمە دەسەڵاتە و ئەمە هاوڵاتیە هیوا خوازم هەمومان ژیانێکی خۆش پێکەوە لە کوردستانێکی ئارامبەری نەستا. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت عیماد لە کەرکووک فەرموو کاک عیماد. سڵاو کاکەشوانی زۆر خۆشەوی. زۆر سپاس دەکەم کاک عیمادجان. سپاسەکەم بە قوربان. سەرەتا ئەم پیرۆزبایەکی گەرم لە دەربارەی ڕاپەڕینی شاری ئەسپانیا دەکەم بە بۆنی ساڵی ئەو کاتەی ساڵی 1991 بوو کوردستان ئازاد کرا کە شوانجیان. کاک شوانجیان منیش دەگەر وتەکانی سەرۆکی هەرێمی کوردستانە بەڕاستی کاک مەسعودی خۆشەویست ئەمەش دەگەر وتەکانی ئەوان بەڕاستی تەبایی نەبووین ئێمەی خۆتەزانی لە کوردستانە چەند حزبێکەیەوە هەمووی دژایەتیەکە کاکە شوانجیان یعنی ئەمە بۆیە سەرکەوتو نابین ئێمە لە خۆمانە ینی هەمووی دژایەتی یەکتری دەکەین هەموو ئێستا چەند حزب پیا بۆ دژایەتی حزبەکان دیکاکە ئێمە ئەو ڕۆژە بە چی عادەتی بە خۆمی ئەو شەیدانە عادەتی بەو کۆمەڵە پێشمەرگانە ینی کەرکووک ئازاد کرا سلێمانی ئازاد کرا ئەو وای خۆشحاڵی کەرکووک ئازاد کرا لە عین 21 ساڵەمە لە 23 ئازاد کرا و کاتە ئەوە شەمووی بەعینی پێشمەرگەی خاڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان پێشمەرگانە بوو بەڕاستی بۆیە ئێستا تەبایی نییە لەناو خۆمانە نانی ئێمە دژمنمان گەلێک لە زۆرە کاک شوانجیان دژمنمان زۆرە ئەدینی دژمنمان زۆر هەیە لە دەوروپشتی خۆمان نانی سێر ئازایە بەم ڕۆژە نایە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت هیوادارین ئەم ئازادیە دیۆنانی بعد نەیدۆڕێنین کاک شوانجیان. بەڵێ سپاس بۆ کاک عیماد لە کەرکووک بەڵێ باوکی ڕێکان لە سۆران فەرموو باوکی ڕێکان. بەڕێ دەستخۆشە بە نامەت دەکەم بە بۆنەی ڕێکەوتنی ئەوە بە بۆنەی ڕاپەڕینی 91. بەڵێ زۆر سپاس دەکەم. بەڕێزم ئەو ڕاپەڕینە ڕاستە ڕاپەڕینەشی سەرتاسەری کوردستان بوو بەڵام ئێمە زۆر مەغدوورین لەو ڕاپەڕینەی بە تایبەتی ئەوانی ئاوارەی ئیرانێک. بەڵێ ئەو ڕاپەڕینە کرا بەرا ئێستا دەبی ئەو خەڵکی کە ئاوارە بوو لە پشتێداش و ئەسکەری ئێستا دەبی ئەو جاشانە سەرپەرشتی ئەو خەڵکیەکەن. بەڵێ باوکی ڕێکان. بەڕێز ئەوەندە ئەو دوو تێبینیمە بوو بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ فەرمان لە هەولێر فەرموو کاک فەرمان. کەوارە باش قوربان. زۆر سپاس دەکەم کاک فەرمان. چەندشێ بڵی ڕیحان نێرگز پیرۆزێ بەگشت پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پیرۆزێ لە گشت حیزب لایەنە سیاسیەکانی کوردستان و لە پیرۆزبایی پڕ دڵخۆش
سەروەری لە دایکی شەهید خوێنی ئەو پێشمەرگانە بوو کە ئەم ڕۆژەمان هێنایە دی وە سەرجەم پێشمەرگەکانی کوردستان بە تایبەتی مامی خۆشەویستمان هەواڵی پێگۆشەر بەڕێز مام جەلال بە پیرۆزباییەکی گەرم ئاراستەی خۆی و خانەوادەکەی و بنەماڵەکەیەکە. زۆر باشە. کاک بەرزان پێت وایە یادی ڕاپەڕین یاخود خودی ڕاپەڕین خۆی چی فێرکردین بە تایبەتی لە کاتێکدا کە سەرۆکی هەرێم لە پەیامێکیدا دەڵێت لەبەر ئەوەی لەگەڵ یەکتر تەبان نەبووین بەداخەوە نەمانتوانی ئەنجامێکی وا بەدەست بێنین. بەڵێ گوێت لێم و کاک فەرمان لە پرسیارەکە؟ بەڵێ 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 هەموو کات تۆ بگرە لە شۆڕشی مادەوە لە ساڵی هەشتەکانەوە پێیاوەرە بەڵێ کە هەر حکوومەتێک هەر پێشمەرگەیەک هەر هێزێک هەر لایەنێکی سیاسی گەیشتۆتە ئامانجێک کە بگاتە لووتکە هەمیشە دەستێکدەرێک ئاژاوەچیەک لایەنگریەکی تر هێزەکەی تێکداوە ڕوخاندوێتی کەپرەکە خستووە بەبان ئاوا بۆ ئەوەی کورد نەگا بە نێتیجەیەک بەڵام بۆ مێژوو سەلماندی مامی خۆشەویستمان بەڕێز هەواڵ تێکۆشەر کە مام جەلال گەیشتە لووتکە بۆ ئەوەی ئیسپاتی کرد لە مێژووی جیهاندا بۆ یەکەم جار کە توانی بگاتە ئەو پۆستا کاسەرۆکی عێراقی فیدراڵە بۆ هەموو کوردێک دەبێت شانازی پێوە بکات لە هەر جێیەکی جیهان دێت وە بۆیە ئێمە لەم ڕۆژەدا پیرۆزبایی دووبارە لە خانەوادەی شەهیدە سەربەرزەکانمان دەکەین وەم هیوادارم دیش پێشمەرگەیەک ئەم مافە بپارێزێ هەست بەم ئازادی ئەمڕۆ بکە کە لە سلێمانی و هەولێر و جوهۆک و تا دەگاتە خانەقین و مەندەلین بە ئازادانە بۆ خۆی سپاس بۆ کاک فەرمان لە هەولێر بڵێ بارزان لە کەلەکچی ئەم کاتت باش بەرز زۆر سپاس کاک بارزان برای بەرز سەبارەت بەم بەرنامەکەت من وابزانم لە پێش تەلەڤیزیۆن نیمە و زۆر وریایش نیمە هەر لە خێتەکەی مۆبایلەوە ئەگە بۆم دووبارەی بکەوە زۆر باشە ببوورە کاک بەرزان تێ نەگەیشتم ئەڵێم لەناو لە پێش تەلەڤیزیۆن نیمە سەیری بکەم بەرنامەکەت اختصاسی لەسەر چیە حەز دەکەم بۆم ڕۆنی بکەوە بەڵێ کاک بەرزان بەڵێ ببوورە دیارە بەرنامەکە تایبەتە بە یادی ڕاپەڕین و ئەو پرسیارەی کە لەسەر شاشەکە دەیبینین ڕاپەڕین چوانەیەک بوو بۆ ئێمە چی فێر کردین ئەو یادە ئەلو کاک بەرزان گوێت لێمە ئێستا کاک بەرزان گوێت لێمە کاک بەرزان ئەلو گوێت لێمە ئێستا بەڵێ گوێمێتە کاک بەرزان ڕاپەڕینی هەرێمی کوردستان لە بەهاری 1990 چی فێر کردین ئێمە والله برای بەڕێز ئەوەی ڕاستی بێت من نازانم چۆن وەسی دەکەم ئێستا من دانێکە لە سەیری کەناڵەکەی بەڕێزمە کرد هەندێک قسە لە سەیرەکەیە بەڵام نارە کێشێکی تر زۆر گرنگ بۆ ئێمە ڕووی دەدا ئێمە من خاص من لە منتەقەی بادینانەوە یعنی سەیری ئەو شتەکەم گەلێک برای بەڕێز ئەڵێن ئەمە خەتێکە بینی گۆڕان و بینی یەکێتی بۆ شکاندنی حزبێکی تر حەست دەکەم گەلێک برادران ئەو قسەیەکەن من نازانم من وەکو لایەنگیرێکی گۆڕان بەس دەنگ بە گۆڕان بدەم من هەست ناکەم ئەمە خەتێک بێ بینی یەکێتی و گۆڕان چکە گۆڕان لە ناو گەندەڵ دەرچووە چۆن دەستکاریەکات لەگەر یەکێتیان بڵێن خەتێک ئەگەر خەتێک بێ لەگەر یەکێتی دەگەر خەتێکش بێ لەگەر پارتی بەڵام زۆر بەداخەوە گۆڕان هەردەمش وتوتی چکە گۆڕان خاکە نەک گۆڕانە حەزبێکە تەنانەت خاکێکە پشتگیری کردووە بەڵام ئێمە ممنوعین بەڕێز مام جەلال دەستخۆشی لێ دەکەین بۆ وتەی وتووە دەمانەوێت پارتیش هەر بەم حاڵە هەر پارتیش ئەو قسێ بکە و داوای لێ بردون لێ بکە و دام بەدانانی خۆیان دابنێن هەر دوو حەزبی 2 ساڵات بەڵێ سپاس بۆ کاک بەرزان لە کەلەکچی بەڵێ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک شۆش عەبدوڵڵا دەڵێت ڕاپەڕین فێری کردین کە هیچ هێزێک نییە خۆی لەبەر گورزی پێشمەرگە ڕابگرێت شکری دۆسکی دەڵێت ئازادی و قوتاربوون لە ژێردەستی هەروەها سەفین قەڵازەی دەڵێت ئازادی و برایەتی محەممەد
شاکۆرکی دەڵێت ئەم بەهارەی کە عەرەبەکان دەستیان پێکردووە 23 ساڵە کورد و دەسەڵاتی کورد دەستی پێکردو بەڵام حیف لەناو خۆمان خوێنی یەک دەڕێژین و لە ڕاپەڕین کۆمەڵێک بەڵێنی بریقەدار بە خەڵکی کوردستان دەدرێت بەڵام تەنها بۆ مانگی ئازا بڕیارەکان هیچی ترنی دەڵێت من دەڵێم ڕاپەڕین 1991 ئەوەی فێرکردن کە هەمیشە ویستی سربەستی بە هەر شێوەیەک بێ دەگات بە ئامانج. بەڵێ ڕاهۆز لە سلێمانی سڵاو لێ بێ سپاس دەکەم هەموو کاتێکت باش. ئەم ساڵیادا لە هەموو گەلی کورد پیرۆز دەکەم لە جەناب و لە خانەوادەی شەیدان. سپاس دەکەم لە ئێوەش پیرۆز بێ. پیرۆز بێ لە هەموو لایەک. هیوادارم هەموو تاکی کورد و گەنجی کورد بە تایبەتی کە ئیمڕۆ بەنەوەی دواڕۆژ ناسراون. هیوادارم ئیتر واز لە شەڕەپەڕۆ و کۆمەڵێ شتی لاوەکی هەیە خۆیانی پێوە سەرقاڵ نەکەن. هیوادارم کورد ئیتر بەرەو پێشەوە بڕات. هیوادارم واز لە شەڕەپەڕۆ کۆمەڵێ شتەیە کوڕی فەقیر و هەژار نەدرێ بە کوشت و ئەوانیش دوایی مەسئولەکانیش دەستکەنە ملیەک و وەکو نەبایەندی بێ و نەباران. ئەم ڕۆژە ڕۆژی زۆر پیرۆزە لە مێژووی نەتەوەی کووردا. حەج کاتێک من یەک ئامۆژگارێکمێ بۆ ملاوانەی ئیمڕۆ کە ئایندەیەکی گەشت ئیشەڵا بەرەو ڕوویانە ڕوات. هیوادارم تۆزێک هۆشیارانە بیرکەنەوە تاکی کورد هەتاکەی بوێ بە چەکێک بەدەست هەموو حیزبەکان بەعام بە دەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە بە هەموو لایەکەوە. تکام وایە تا ئیستا هیچ کەسێک نە لە شەڕی ناخۆنە لەم خۆ بیشاندانن لە هیچ شتێکا یەک کوڕە مەسئولێکم نەبینی زەرمەندێ ئیلا کوڕی فەقیر و هەژارایە لە دەسەڵات دایە لە ئۆپۆزیسیۆن بێت. هەمووی کوڕی فەقیر و هەژارە. هیوادارم تاکی کورد بە خۆیان شێتەوە پیرۆزبایی لە سەرکردەکان ناکەم لەبەرەوەی ئیشی باشیان کردووە. هیواداری میشی باشتر بکەن لەبەرەوەی ئیمڕۆ کورد چاوی لە دەستی ئەوانە چۆن مناڵە چێ بۆ مەکتەب چاوی لە دەستی باوکێتی میلەتی کوردی چاوی لە دەستی ئەم سەرکردانەیە. بەڵێ سپاس بۆ کاکراهۆز لە سلێمانی. باوکی ئەحمەد لە بادینان فەرموو باوکی ئەحمەد. کاک شوان چاوان زۆر سپاس دەکەم. باشی وەزان زۆر سپاس باوکی ئەحمەد. سپاس دەکەم. چاوت ماز دەکەم کاک شوان. وەڵایی کاک شوان بە نسبەت بە ئەو شانپەڕینی کوردەواری پیرۆزبایی لە هەمی کوردێک دەکەم. بەس ئێستا دەبینین لە پێش چاوی خۆمان ئەوی سەپەبی و ئەوی بەحەزبی و ئەوی دژمن کوردی و ئەوی خوێنی کوردی دەمژی ئێستا ئەوە لە ئەمە بەقەدرترە و لە ئەمە ئەوەترە و یعنە بە هەمی شکل لە دام و دەرگەکان و لە پێشمەرگازیەکان و لە هەمی فەرماندەیەک لە هەمی جێک ئەوانی سەپەبین بەحەزبین لەگەر سەدان بین ئێستا لە ئەمە بەقەدرترن. ئەو مادەی سەتشلەوەش ئەوان خری گرتەوە ئەوی کورد گرتەوە ئەوانی چەتەبین خەر نووسیگن بخوان بۆیان ئەوی 10 ملیۆن تاعیز بکرێتەوە. ئەمەی کورد ئەوی ژنمان نەینایەت لە پشتی 2003 ئەوە ئەمەی ناگرتەوە. باشە من موارێت حەشتێمە ئەمن بەری هەنجی مندازین باشە من حەسەم ناوە مادەی سەتشلەنی هەما من 2006 7 ژنمی نایە ما وەنیە کاک شوان. بەڵێ سپاس بۆ باوکی ئەحمەد لە بادینان. فەرمان لە سلێمانی فەرموو کاک فەرمان. زۆر سپاس دەکەم کاک فەرمان. خۆشی و بەرنامە لێگەم. زۆر سپاس دەکەم. شوانجیان سەرەتا لەمەوێ من سەرخۆشی خۆم ئاراستەی خەڵکی کوردستانەکەم نەکو و پیرۆزبایی دێکەم. بەڕاستی ڕاپەڕین فێری ئەوەی کردین کە حیزبی دەسەڵات لەم وڵاتەی ئێمەیە کە گەندەڵی بکە کە فێرمان بکە چۆن سامان و سەروەتی ئەم وڵاتە بخۆین، چۆن فێرمان بکە سامانی گشتی بەهەدەر دەین، چۆن فێرمان بکە براکانمان بکوژین، چۆن فێرمان بکات دولێت فڵانکانمان کەینە بەردەم هاوڕێکانمان کە بیان کوژین. بەڕاستی نازانم هیچی فێر نەکردین. ڕاپەڕینەوەی فێرکردین کە مادەی سەوچل کەرکوو بفرۆشین بە نوری مالیکی کە تا چ ساڵیتی بۆی نییە جەلال تاڵەبانی و خودی مەسەڵ بەرزانی باشی مادەی سەوچل کەم بەدەوە نەبێت لەسەر تەلەڤیزیۆنەوە کە خەڵکی کوردستان بێتەکەن. نازانم ڕاپەڕین وەڵای هیچی فێر نەکردنەوە. دا من دیسە تۆز لەمە پێش لە ئیزاعەیەکی دەسەڵات بینیم یادی ڕاپەڕینەکەنەوە لە ڕادیۆ بەعەلەمی حیزبێکەوە. نازانم ڕاپەڕین میلەت کردیە
یا دەسەڵات کردی بەڕاستی منەواڵم کە ناوی پێشمەرگەشیان ڕاپەڕی ناوی پێشمەرگەی بیری خەڵک بدەوە خەڵکی کوردستانی سە باسی پێشمەرگەکە بەڕاوەچوونی من و کە هەموو کەسێکی شەزانێت پێشمەرگە شتێکی سادەیە لە وڵاتە هیچ ئیتیمارێکی پێ نادێ جاران کە باسی پێشمەرگە دەگەر حەماسیا دەیگرێت حەسەکە بچیتە ناو ڕیزەکانی پێشمەرگەوە بۆ ئەوەی کە کوردایەتی کە شەرەف و ناموسی خۆت و هاوڵاتیان بپارێزی ئەرەوە لێمە زۆر سپاس زۆر سپاس دەکەم بەڵێ هەڵۆ لە گەرمیان فەرموو کاک هەڵۆ باش بەڕێجان زۆر سپاس کاک هەڵۆ کاکە ئێمە زۆم وستەمی دوژمنانمان فێری هەڵوێست و خەبات و تێکۆشان و قوربانیدان و شەید بەخشین و ڕاپەڕینی کردین بەڵێ بەڵام مەخابن دەسەڵاتی کوردی بۆواستەی گەندەڵیەوە نەک فێری هیچی نەکردین دڵسۆزی و هەستی نەتەواتیشی لەلا نەهێشتین ئێمە ئەم خەڵکە کە قوربانیدا شەهیدیدا بۆ پاراستنی کەرامەت و ڕزگاری ملەتێ بوو بۆ نەمانی زوڵم و ستەم بوو بۆ سەروەری یاسا و چەسپاندنی دادپەروەری بوو بۆ خۆشگوزەرانی هاوڵاتیان بوو نەک لە پێناو کورتی و گیرفانی ئەم و ئەودا فێری کردین شۆڕش نەتیجەی شۆڕش و قوربانیدان تەنها بۆ پارە کورتی و گیرفانی کۆمەڵی خەڵکە و زۆر سوپاس دەکەمەوەی ناومێت بێ ئەمڕۆ تەنها کە سوکاری سەربەزی شەیدانە تەنها تێکۆشەرانە تەنها شەید بەخشانە ئەوەی ئەمڕۆ ئەم زروفەی زۆر لەسەر پێ بۆ ئێستا و بەدڵێتی ئەوانن تا سەرێسقان خاین بوون ئەمڕۆ بە پانی درێژەی خۆن ئەوانە بوون کە دەستیان بە کڵاوەکەی سەری خۆیانەوە گرتبوو تێگەی هەموو تاوانەکانی دوژمنانی ئەم گەلایان بەڕەوا ئازانی لە خەوی قوڵی خۆیان ئەنفال و کیمیاباران خەبەری نەکردنەوە ڕاپەڕینەکە خەبەریکردنەوە ئێستاش بە پانی درێژەی کەنەوەی خۆن سپاس بۆ پێێندەکە زۆر سپاس دەکەم بەڵێ سیروان لە گەرمیان بەڵێ لە کەلار ئەلو بەڵێ کاک سیروان برام باشیت زۆر سپاس دەکەم سلامت بەڵێ کاک سیروان تا سەرخۆشی لە کەسوکاری شەیدانی هەموو کوردستانەکەم بەڵێ دوو هەمیشیان ئەوەی کە ڕاپەڕین ئەوەی سێر کردین کە ئەبێت دایمە ئێمە ڕاپەڕینمان بەردەوام بێن ئەنی گەرم و مسۆگر بین لەسەر ئەوەی کە حەفتەی شوبات دووبارە نەبێتەوە ئەوایە ئەمڕۆ کە یاکردنەوەکەی بوو ئەوایە ڕاپەڕینێکی تر دەستی پێکردانی لەبەر ئەوەی چیتر ئیتر سەرۆت و سامانی ئەو ملەتە بە هەدەر نەچێت کەس گیرفانی خۆی لێپڕ نەکا و فەقیر و فەقرا و کەس و کاری شەهید لەبەر سەرمە هەڵنەوەرێت ئەبێت ئەمڕۆ یەکەم ڕۆژی ڕاپەڕین ئەبوایە ئەوە بوایە کە خەڵکی خۆپیشاندانێکی گەرمی بکردایە لەبەرەوە دیکتاتۆرەکان و سەدام ڕەنگەکان نەمانایە لە سەری تەخت لەبەرەوە بۆ کەسوکاری شەیدان و بۆ سەربەرزی ئەنفال کراوەکان خزمەتگوزاری بکرێت نەوەکو خزمەتگوزاری لێ نەکرێ و دوای ئەویشە خۆپیشاندان بکات لێی بکوژن لێ بریندارکەن لێ زندانیکەن سوکایەتیان پێ بکەن لێدانیان یعنی شتی ناشرینیان پیشاندن نە بەو شێوە ڕاپەڕین ئەوەی فێرکردین کە چیتر زاڵمان لەسەر تەخت ئەبێ نابێ دانیشن ئەبێ جێ بێڵن بە جێ بێڵن ئەو تەختە بۆ کەسی شیا و بۆ کەسی یعنی لێهاتوو نەبووە کەسێک کە هیچی نەبێت و لەسەر گیرفانی ڕوود لەسەر گیرفانی ئەو خەڵکە پڕی کاو بچێت کە خۆی و یعنی بە بنەماڵە بیخوات شتەکە بە بنەماڵە بیبات مدیریەکەی ئاسایشیەکەی حکومەکەی دەستگاکەی بە بنەماڵە بیوا بەڕێگاوە ئەمە بەڵێ سپاس دەکەم ئەوایە سەرەتای بوایە سپاس بۆ پێێندەکە سپاس بۆ کاک سیروان لە کەلار بڵێ شەو پێنجوێنی دەڵێت بەڕاستی ڕاپەڕینەکەی 1991 فێری کردین کە خاکی خۆمان بپارێزین و خۆشمان بوێت بەڵام بەداخەوە ئێستا زۆر بەمان ئەو کاتە ناخۆشانەمان بیر نەماوە ئەوەشمان بیرە کە کێ کردی و کێ خواردی وە خۆی دەڵێ وە دەڵێت چەند کەسێکی ئازا و بێر و جەماوەر ئەو شۆڕشیان سەرخست بەڵام بەداخەوە دەڵێت ئێستا کەسی ترسنۆک و بێ هەندێک وشەی بەکارەکە دەڵێت ئەوان دەیخۆن بەهێز شوان دەڵێت سەرەتا پیرۆزبایی لەگەلی کوردستان دەکەم بە تایبەتی خەڵکی دەواازی ڕاپەڕین بە هیوای ئەوەی حکوومەت زیاتر گرنگی بە شەهیدان بدات ئەیوب مەبەستی کەسوکاری شەهیدانە دیارە ئەیوب ڕەمەضان دەڵێت ڕاپەڕینی ئێمە ئەوە فێرکردین کە بە ئازادی بژین و ڕزگارمان بێ لە دەستی دوژمنان سامان عەبدوڵڵا دەڵێت لە ڕەوانزۆ تێبینەکەی نردۆیان سەهەندی ناوەخۆی بەڵام بە سامان نووسیوەتی دەڵێت فێری کردین کە ڕاپەڕین هێشتا بەردەوام دەبێت
تا بە تەواوی ئامانجەکانی دەپێکێ و ئەوەی باوکو و باپیرانمان بۆیان تەواو نەکرا ئێمە نەوەی ئەوان تەواوی دەکەین. بەڵێ دایکی محەممەد لە سلێمانی فەرموو دایکی محەممەد. زۆر سپاس دەکەم دایکی محەممەد. دەستخۆش لێکم ئەگەر بکرێت پێ بەداچوێ بە دوکانی لا کۆڵانەکان بکەن تەوەریکی لەسەر دانێن زۆر زیادەکانی لا کۆڵانەکان من بەسەر چوشە. بەڵێ لەسەر تەوەرەکی ئەمڕۆ دایکی محەممەد قسەت هەیە؟ ئەجا بە لای ڕاپەڕینیش هیوادارم ئێمە قەت یادی ڕاپەڕین نەکەینەوە لەبەرەوەی ئێستا پێشتر لە کەناڵ کەرکووکدا بەزی هەموو علامی حیزبەکانی دیابوو لەوی لە علامی کوردستان بێ خۆتا ناحیزبەکەم ڕاپەڕینەی نەکردووە بەڕاستی میلەت کردی. اینجا ئێستا ئەوان بەڵگەم لە گەزەلام لە جاشەتی برینداربێک ملیۆنی پارەی هەیە. ئێمە بۆ ئەوە خەڵک ڕاپەڕینی نەکرد ئەگەر ئەوان ناعەدالەت بن. بەڕاستی ئێمە قەت یادی ڕاپەڕین ناکەینەوە بەو حاڵە. بەڕاستی گریانم دێگە باسی یادی ڕاپەڕین نەکەن. بەخوا پێشمەرگە لە سەربانەکەمە لە دەیەکەمان پێڵاوی لە پیان نەبوو. پێڵاوی پێی خۆمانەدا پیان. سەیری گوندەکانمان کەن. چاوەر و بڕێشمان لە وڵاتانی دەرەوە بۆ تێ. ئەی هاوار هەتاکو کەی ئەم ناعەدالەتیە. بەڕاستی بڕۆ فەرمانگەکات. لەبەر یەک میزاک 6 ڕۆژ دێ دەچی. بەخوا ئێستاکانە کاچی خۆمیە و باسی چیەکەن. باڵای حیزبەکان لە هەولێرەوە باڵای زەرد و لە سلێمانی باڵای سەوزەوە. کەیوە یادی ڕاپەڕینە. یادی ڕاپەڕینەوە یادەیەگە هەموو گەلی کورد ئەگەر ژن و مناڵ کردی. بەخوا ڕاستەکەی خۆ مناڵیمان سۆرشیان نەکردووە. بەڵام بەخوا میلەتیش هەر هەموو پاشیشی ئەم کوردە پرشکێ و ئاگرەی بەرکەوتووە. چێمان ماڵوێران نەبووی. چێمان 3 جار ماڵمان نەسووتا بێ. چێمان چەند کوڕمان نەڕۆیشت بێ. ئەم هەموو ئەنفالە. ئەی هاوار بۆ چی واکەن؟ بەڕاستی کاکە جان قەیوە یادی ڕاپەڕینە. تەنها بۆ یادی ڕاپەڕین بۆ وەرە بەسەر باقۆبی حیزبەکان دەباتن مادەی سەوتل جێبەجێکەن. با مالیشی هیچکە نەبێت هینە ئەمانەی کە لە بەغا ڕاکە لە سلێمانی دێشتارنەوە. بەڵێ سپاس دەکەم سپاس بۆ دایکی محەممەد لە سلێمانی. بەڵێ محەممەد لە سلێمانی فەرموو کاک محەممەد. باش زۆر سپاس دەکەم کاک محەممەد. چۆنی برای بەڕێزم؟ زۆر سپاس دەکەم. دەستخۆشی بەرنامەکە لێکم. زۆر سپاس کاک محەممەد. پێشەکی سەرخۆشی لە کەسوکاری شەیدەکانی 1990 دەکەم. یەکێتی و پارتی وازانێت بەس خۆیان ڕاپەڕیان کرد. وەختێ دەلی کورد ئەڵکی شاری سلێمانی لە ڕاپەڕینا بەشداری کرد لە یەکێتی دیار بوو لە پارتی دیار بوو. ئێستا ئەم دوو حیزبە تەمانە ڕاپەڕین بەسەر خەڵکی فەقیر و هەژارە بفرۆشنەوە. تەم دوو حیزبە لە بەرزی و بێقیمەتی و بێئەخلاقی خۆ نەگەنەکەن. کاک محەممەد با بۆ زمانە قسە نەکەین تکایە ڕەخنە بگرین بەڵام با بۆ زمانە قسە نەکەین لە بەرنامەکەیە. فەرموو کاک محەممەد فەرموو. شۆگیان دوو حیزبە بە بۆنەی پارۆپۆلەنە ئەگەیان لە خەڵکی فەقیر و هەژارە ئەگەن لە کەسوکاری شەید بە بۆنەی زاشی مەتە شارەکانەوە هەزاران نەزانم کەسوکاری شەیدە بێش و بێکارە بە بۆنەی ئەم عەشێرەتەوە مەستەشارە و زاشوەم تەواریانەوە کەسوکاریەوە ناوەرگرتووە. هەزاران زانم کەسوکاری شەیدە دەکرێت چیە لە خانووایە. بەڵێ کاک محەممەد لە سلێمانی. باشی کاک شۆنگیا زۆر سپاس دەکەم. سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ بەرەزان مەبەستمەوە بوو کە ڕەخنەمان هەبێ مەبەستم ئەوە نەبوو کە ئێوە ڕەخنە بگرن مەبەستمەوە بوو کە کەسێک ڕەخنەی هەیە دەتوانێت بە ئازادانەی خۆی بیگەێنە بەڵام بەو شێوێنە بێت کە هەندێک وشە بەکاربێنین بەڕێزان وچانێک و پەیوەندەکانتان دووبارە وەردەگرینەوە. بەڵە بەڕێزان بەردەوامی لەگەڵتان شورا ئەمەڵ دەڵێت فێری کردین کە هەر کاتێک کورد یەک دەنگ و یەک هەڵوێز بێت ئەوە سەرکەوتن بەدەست دەهێنێت. باید یحیا دەڵێت هەموو شتێکی جوان فێر بووین بەڵام ئەوە فێر نەبووین کە زوڵم لەگەڵ نەکەین بۆ ئەوەی بە دەردی زاڵمانی وەک سەدام نەچین. هەروەها دابان دەباغ دەڵێت فێری یەکڕێزی و یەکدەنگی کردین. ئارام لە دەربەندی خان فەرموو کاک ئارام. کاک شوانم کاتە باش. زۆر سپاس دەکەم کاک ئارام. بەڕاستی یادی ڕاپەڕین یادێکی خۆشە و هەموو گەلی کورد شانازی بە ڕاپەڕینەوە کە بەڵام بەداخەوە
کۆمەڵی خەڵکە بینی زۆر بەڕەش بینە باسی ڕاپەڕینەکەن و جمیان بەم حیزبەکە بۆ حیزبەکانکە حیزبەکان گەندەڵیان نەیە بەڵام پێم وایە ئەمە هەرچەند نەتیجەی خراپی ئیشی حیزبەکانە لە منافسەی یەکتریاتەوە تەوەقعی خەڵکیان زۆر بەرز کردەسەوە ئەگینا ژیان بەو شێوە ناخۆش نیە لە کوردستانە بەو شێوە نەبوونەتە ژێردەسەوا خەڵک تەعزیب کرێ و خەڵک بکوژێتە سەر جادە و یعنی وایان کردووە من دڵیا بەگەر میلەتی کورد بەم شێوەیە گەنجەکانی کورد گۆشکەین بەم شێوەیەکەن 10 ساڵی تر وا خەڵک ئینتیمای بۆ وڵاتە نامێنێ پێم وایە ئەم هەرەمەش دەسەدەین یعنی هەر کەسێک ئەڵەتی قسەکە من پێم وایە خەڵکانێکی تعلیق لە پێشمەرگە و لەینەدا خۆی هەر کوڕەژار بوو کاک ئارامتکە با بۆ زمانە قسە نەکەین با وەڵامی یەکتر نەدەێت دەتوانانی قسە لەسەر قسەکانی ئەوام بکەی بەڵام با وەڵامێک بێ بۆ قسەکانیان بەڵام هێرش نەکەین سەر یەکتر کاک ئارام لە کوردستانە ئەمە ئینکاری ناکرێت بەڵام ئیشی باشیش کراوە بەڵام با ئێمە بێن هەوڵدەین کاکە معارەزە هەیە با ئێمە ئەمجارە کاکە خەڵک ئەگەر ڕاستەکە سۆزدا بە معارەزە تەبادلی سوڵتادا بە شێوەیەکی سلمی نەگە بەو شێوەکە ئەمەکە بڵێ ئەم حیزبەکە وایە ئەوەکە جاشە عنی ئەم هەم کە پێشمەرگە هەمووی جاش و لە شاق ئەم هەم کە شەهیدەکەشتی و درۆ خۆیدا بەکوشت کاک ئارام بۆ ئەوەی با پرسیارێکیشکن لەگەڵ ئەوەشدا کەس نەیوتوە هەمووی جاشە و ئێمە ڕێگە نادەین ئەو قسێ بکرێتە بەرنامەکەی بەڵام هەندێک لە تێبینەکان دیارە لەگەڵ ئەوەشدا جەنابەت و هەندێکی تر باس لەوە دەکەن کە یەکڕێزی و تەبایی ئەوەی لێفێر بووین بەڵام هەندێک دەڵێن یەکڕێزی و تەبایی نەبووە لە دوای ڕاپەڕین هەروەها بابینە سەر دووبارە بچینە سەر قسەکەی سەرۆکی هێرێم کە دەڵێت لەبەر ئەوەی لەگەڵ یەکتر تەبان نەبووین بەداخەوە نەمانتوانی ئەنجامێکی وا بەدەست بێنین بەتەکید کاک شوان بەتەکید قسەکە ئێوە زۆر جوانە من سوپاسی کەناڵەکەشتان ئەەکەم ئێوە کەناڵ لە کوردستانە زۆر بەڕدانی بێلایەنان ڕاستگویانە ئیشەکەن کاک ئارام ئەمە هەموو ڕاکان دەخێنە ڕوو بەڵام هیوادارین هێرش نەکەنە سەر یەکتر هێرش نەکەنە سەر هیچ لایەنێک و دەبینیت کەسێک ڕای جیاوازی هەیە لەگەڵ ڕاکی جەنابەت قسەی خۆی دەکاتۆش قسەی خۆت بکە نانا من خوانەپاس هێرش بەسەر کەس ناکەم من لە دڵسۆزیشمە من هەموو خەڵکی کوردم خۆش گەڕێکە من ئەمەیە بەشم بانەتەوە کە ئێمە بەو شێوە نەکەین ینی هەموو شتەکان زەربی سفرکەین کاکە لە سووریا خەڵکە کوژێ لە عێراق خەڵکی مەکرێت لە میسرا هیچ شوێنێکە ئەمەی کوردستان پێم وایە ئێستش لە غەیری ئیسرائیل لە ئیسرائیل بگرێت وڵات نیە لە شەرقی ئەوسەدا بەقەدە کوردستان دیموکراتی بێ هەرە ڕای هەموو گەندەلەکە بەڵێ زۆر سپاس دەکەم سپاس بۆ کاک ئارام لە دەربەندیخان بڵێ باوکی کاوان لە سلێمانی فەرموو باوکی کاوان هەلو بەڵێ باوکی کاوان کاکە شوانی باش زۆر سپاس دەکەم ێوارت باش زۆر سپاس بۆ تەوەرەکەشت من سەرەتا پیرۆزبایی لە هەموو کەسوکاری سەربەرزی شەیدانەکەم دیارە ئەم وەزعی کە ئێستا لە هەرێمی کوردستانە شوێنی چەندان شەیدی لەم کوردستانەیە هاتوۆتە دی و من لێرەوە تەمەناکەم ئەم ڕاپەڕینە و ئەم دەستکەوتانەی کە ئێستا شەیە بێتە هەوێنی ئاشتی لە بینی هەموو لایەنە سیاسیەکانەوە نەک هەچ کەسێک ڕاست بێتەوانێ ڕاست هەچ کەسێ ئازادە بەڵام خۆزگە هەموو کەسێک بە شێوەیە قسەی کردایەکە هەزارەها شەیی کە لە پێناوی ئەم ئەزمونەیە دراوە وا لە پێشاوی خەڵکی ڕۆژ نەکەن کە هیچ شتێک نەکراوە من تێناگەم کاتێک بەلایەنی معارەزە و دەسەڵات و هەر هەمویانەوانێک کە ئێستا هەمویان لە ساحەکەیان ئەوانەی کە ئێستاش معارەزەن زۆربیان سەرکردە بوون زۆربیان خەڵکێک بوون لە ئاسی هەرە پۆستە باڵەکانە لە ناو ڕیزەکانی دەسەڵاتە ئەمڕۆکە نازان بۆ ئەوان بوون بە شامی شەریف و ئەوانە خەڵکێکن کە هەتاگەر دوێنێکە لە گەندەریاون بەڵام ئێستا چوونەتە شوێنێکە پاک بوونەتەوانێت با ئێمە بە زمانی قسە نەکەین کە ئەوانە هەموو خەڵکی چاکن بەڵامەوەی کە ئێستا لە دەسەڵاتە ماوە هەموو لەو پەڕیسیمەی خراپیان من تێناگەم بەڵام بەداخەوە با ئێمە وانە بین با ئێمە ئەم ڕاپەڕینەی کە هەبووەوە بە خوێنی هەزارەها شەیید کە هاتوۆتە کایوانێ با بیکەنە هەوێنی ئاشتی لە بینی هەموو لایەنەکانە بۆ ئەوەی کە ئەو دەستکەوتانی کە ماویشمانە بەدەستیان بێنین من سوپاسانەکەم زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ هابیل لاین دەڵێت لە ڕاپەڕین ئەوە فێربوون کە کورد دەتوانێت هەرچی هێزێکی دیکتاتۆر هەیە بیرروخێنێ بەڵێ عەبدولسەلام لە ئاکرێ فەرموو کاک عەبدولسەلام بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نیە سلێمان جەرچیز دەڵێت زۆر گرنگە دەستکەوتەکانی دوێنێ کە بە خوێنی شەهیدان و ئەلفاکراوەکان بەدی هات ئەمڕۆ بە تەبایی پارێزگایی لێ بکەین و نەوەی نوێ ڕابهێنین کە ئەو ئازادی ئەمڕۆ هەیە هەروە بە سانایی بەدەست نەهاتووە علی ئەحمەد دەڵێت فێری ئەوەی کردین کە دژ بە چەوسانەوە و زوڵم بۆستین و قبوڵی نەکەین و فێری ئازادی کردین ڕەوەند سکای دەڵێت سەرەتا دەستخۆشی بۆ کەناڵە جوانەکەتان زۆر سپاس دەکەین دەڵێت سەرکردەکانمان فێری گەندەڵی و پارەپەرستن کرد و لە ئەنجامدا دوو چینی جیاواز بە چەشنی ڕووناکی و تاریکی لە کۆمەلگە دروست بوو یەکیان زۆر دەوڵەمەند و بێخەم و خاوەن دەسەڵات ئەوی تریان فەقیر و بێدەسەڵات بێبەش لە هەموو بەهاکانی ژیان دڵنیام ئەگەر خەڵک پێزانیانە ئەمە بەرهەمەکەی ئەو بوو هەرگیز بیری لە ڕاپەڕین نەدەکردەوە بەڵێ پەیوەندێکی ترمان لەگەڵدایە ڕەهەندمان لەگەڵدایە لە سلێمانیەوە فەرموو کاک ڕەهەند
بەشکاشمان زۆر سپاس کاک ڕەهەند سپاسی بەناوێداکەم تەوەرێدان زۆر جوانە سپاس دەکەم بەڵێ کاک ڕەهەند وەڵام من لە ڕووی ئەم ڕابەرینی کوردستان بەڵێ وەڵی من کاتێ ئێمە ڕابەریمانە کرد بۆ گەندەڵی ئەو حکومەتە بکات بۆی لە ناوی بەرین ئێستا ئەمە حکومەتێکمان هەیە زۆر لەوان کەمتر ئەجا بۆیە من داواکای لە خەڵکی کوردستانەکەم کە ڕاپەڕێنێکی بەفراوان بکرێتەوە زۆر سپاس دەکەم بەڵێ دیارە من ناوەکەم بە هەڵەوت ناوی ڕەهەنگە نەک ڕەهەند بەڵێ سلێمان لە چۆنچەماڵ چۆنی بەڕێزم باشیت زۆر سپاس دەکەم کاک سلێمان زۆر سپاس کاک شوانجان وەڵی ئێمە لە نەوەتوەکەوە پێشمەرگەین ئێمە پێشمەرگەی ڕاپەڕێنین هەمومان هانی پێشمەرگەی لە قوناوچەکان هەمووی لە ڕاپەڕینەکە بەشدار بوو ئیستا ئێمە چەند ساڵە ینی گفتمان پێدەن معاشەکەمان 330,000 ژیان زۆر قورسە بەڕاستی ئەمانە ینی زۆر سەیرم لێ دێ ئەم سەروەت و سامانیان کەوتوتە دەستەوە فەقیر و فەقاراتیان لە بیر نەماوە بە حەقەت ینی دەستیمان پێکە ئێمە چەند ساڵە لە ڕاپەڕینەکە پێشمەرگە ماواتیا باوەڕ دەبێ ڕوشی سپێڵی سپی بووە تاکو ئێستاکە تەقاوتیان نەکرۆ دە سەر خێزانیشە 300,000 وەرگی بۆ موچەیە ناژێ بەڕاستی باوەڕ دێ پێشمەرگەما هەیە لەگەڵێ دەستی کردووە دەرگریان بە حەق خورایمەوە وەسعی دیوە ئەلێ من ماستایسە 300,000ەکەشم نادێتێ پارتی ئەوەنیان حزبێکی باڵادەستم هەموو سەرۆت و سامانە هەیە بەخەت ینی بیرە نەم خەڵکە ڕەشبوون توێ ناکاتەوە 10,000 پێشمەرگەی ئەم بوچەکەی بۆ نادرێ ئەلێ وەڵی پارەکە ئەم ساڵ بوجەکە هەمووی لە ژێر دەستەوە باخەت پێشمەرگەی لە قوناوچەکان زۆر مەزڵومن هەموو ڕاپەڕیون پیرۆزبای لە هەموو گەلی کوردیشەکەم لە خەڵکی کەلاج بەتابەتی ئەوان مردن کە خۆ پیشاندان ناکرەوە ڕاپەڕیون بە حەقەت بەڕاستی خەڵکی کەلان هەمویان مردن بەڕاستی بەڵێ سپاس بەرنامەکەشتانەکەم و سپاس بۆ کاک سلێمان لە چۆنچەماڵ بەڵێ تالیب لە خانەقین فەرموو کاک تالیب ئەی وەختانەوە خێر برا زۆر سپاس دەکەم کاک تالیب کاکە من متاسفانە فرە متاسفینی ماخەڵ خانەقیم و کوردستان گشتی ئێمە ڕاپەڕین چیشی فێرمان کرد کە وە ئازادی قسە بکەی من چیشی فێرمان کرد پەنجە بکەیمە چەو گەورەترین کەس داوای حەق خۆمان بکەی من متاسفانە برادران کە قسەکەن لە تەلەڤیزیۆن کە تەلیفۆن و تەوازگرن وەلدان بعضە قسەی کەن چمانی لە ماڵ خۆیانەوە ئەی ئینتیفاغە دەرکردن ئەی ڕاپەڕینە ملت کورد کردی ئەی ڕاپەڕینە شەیدەکان کردی ئەی ڕاپەڕینە پێشبەرگە کردی ئەی ڕاپەڕینە تەنزیمات داخلی کردی حقیقت ئەوانەی تەنزیمات داخلی نێواتان هین پارتی و هین یەکێتی و هین حەزبەکانتر هیچ کەچی نەیەتوانێت سەیکارە بکات ملت کورد لە کوردستان ژیر دەسە بیە ملت کورد لە کوردستان هەیە دەیان ساڵە ژیر دەسە بیە ئەو ڕۆژە ملت کورد توانست و دەنگ بەرز قسە بکات و دەنگ بەرز پەنجە بکە چاو حزب بەعس و سەدام حوسێن کە داوای حەق خۆیان کردن ئێمە فێرمان کرد و ئازادی قسە بکەی من فێرمان کرد و پیاوەتی قسە بکەی من فێرمان کرد کە نەترسی من لە کەس یعنی وەختی باس ڕاپەڕین کەم ڕاپەڕین ڕۆژی بی ڕۆژی ئێمە سەر احترام سەر تەقدیر سەر پیاوەتی داوەتی من ئەرەم خانەوادەی شەیدەکان خۆزگایە ئەو شەیدەی سەر هەڵگرن دەرچنە و دەیشت بەرامبەر یانە قسە بکەن مشین ئێمە کردیمە کە ئیوە ئازاد بوون ئێمە کردیمە ئیوە وەک پیاوەتی قسە بکەن ئێمە کردیمە کە ئیوە خزمەت ئی ملەتە بکەن باوباتیر ئێمە نەکردەی ئێمە کردیمنەی سود و سوو بەیانی دوبیانی مناڵ ئێمە بەرامبەر ئێمە قسە گەشت باوکمان کردەی ئێمە گەرە فەخر بکەین لە ئەو ڕاپەڕینە فەخر بکەین لە ئەو ڕاپەڕینە حکوومەت کوردستان دروست کرد فەخر بکەین لە ڕاپەڕین پەرلەمان دروست کرد فەخر بکەین بە ڕاپەڕین ئازادی ئەرمان دروست کرد فرە مەمنون ئەڵای کاک تالیب لە خانەقین بڵێ ناسر لە گرتک فەرموو کاک ناسر کاشان کار باش زۆر سپاس دەکەم بەخۆشی بەرنامەکە لێ یەکەم زۆر سپاس کاک ناسر بەڕاستی بەرەسەر ڕاپەڕینەوە بەڕاستی من پێم وایە ڕاپەڕین یەکێتی نیشتیمانی کوردستان کردی بەڕاستی داینەوەی ڕاپەڕین یەشەتی بوو بەداخەوە من نامێ نیشتیمانی هیچ کەسێکم بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی داینەوەی ڕاپەڕین بوو بەڵێ کاک ناسر بابینە سەر هەندێک ڕووی تر لە تەورەکە دیارە باس لەو ناکە ئەمە کێ کردی وە کێ نەکرد بەسمانە نیە تەنها ئەو وانە مێژووی کە ڕاپەڕین فێری کردین کاک ناسر ئەو وانە مێژووی کە ڕاپەڕین فێری کردین چییە؟ زۆر باشە کاک ناسر بابینە سەر ئەوەی
چوانەیەکی مێژووی فێر کردین بۆ خەڵکی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان سەدان واری خێری شەیدانیدا بۆ ئەو ڕاپەڕینە بکرێ هەموومان شایدین کە یەکێتی ڕاپەڕینی کرد لە ڕانیەی دەواازەی ڕاپەڕین لە سەدان سەرکردین دیار لە ڕاپەڕین شەیدکە کە هەمویان یەکێتی نیشتیمانی کوردستان جا بۆیە من داوا لە هەموو حزبیدارە سیاسەکان دەکەن کە بەڕاستی ئەو ڕاپەڕینە بکەنە هەیەوێنی پێکەوەژیانی پێکەوە تداوی بۆی ئێمە لە هەفتێکەوە تۆق بەداین بەڕاستی یا من بەڵێنیا من داوایان لێ دەکەم کە بەڕاستی لە هەموو حزبیدارە سیاسەکان بەڕاستی کە بە هەموو شێوێک بەڕاستی ئیزدادن بۆ ئەوەی خەڵکی کوردستان بەڕاستی لە دەربەسەری و مەینەتی لاکەوی یا بۆ ئێمە داواتان لێ دەکەم کاکشیان بەڕاستی هەندێک لە برادران قسە دەکەن کەوا ینی حکومەتی هەرێم بەسەردەمی بەعض دەچێت بەڕاستی شتێکی جوان نییە من داواتان لێ دەکەم ڕێبەی برادران نەدەن تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ڕاپەڕینی کرد زۆر سپاس سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ بەختیار لە سلێمانی فەرموو کاک بەختیار ئەم کاتە باش کاکشوان زۆر سپاس کاک بەختیار دەستخۆشی بەرنامەکەی لێ یەکەم زۆر سپاس دەکەم وڵای کاکشوان بەنسبەت تەوەری بەرنامەکەتەوە دەست خۆش تەوەرێکی جوانی هەڵبژاردووە بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێستا ئەیبینین لە کوردستانە بەداخەوە هەموو شتێکیان بە حیزبی کردووە یەکێتی و پارتی ئەیانەوێت وەکو چۆن مڵک و ماڵی میلەتیان داگیر کردو و هەموو شتێکیان کردو ئەیانەوێت بەداخەوە یادی ڕاپەڕین و یادی سەرجەمبوونەکان بە حیزبی بکرێت بەداخەوە ئێستا ئەیبینین لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە بە تایبەتی لە دەڤەری ڕانیە و ڕاپەڕین بە چاوی خۆمان ئەیبینین لەبری ئەوەی ئاڵای کوردستان بەرز بکرێتەوەوانێ بەداخەوە کەیبینی ئاڵای حیزبەکان بەرزەکرێتەوە ئایا ئەمە بە حیزبیکردنی سەرجەمبوونەکان نیە منە و پرسیارە لە تۆ ئەەکەم و سپاس بۆ بەرنامەکەش بەڵام یەک داواکاریشمەیە هیوادارم بەرنامەیەک دابنی لەسەر وەزارەتی ئەوقاف و زۆر سپاس چ شتێکی وەزارەتی ئەوقاف کاک بەختیار سەرجەم گەندەڵەکانی وەزارەتی ئەوقافیانی بەداخەوە ئەیبینی گەندەڵێکی ئێجگار بێوەنە لەناو وەزارەتی ئەوقافە هەیە و سەرجەم کەناڵەکانی ڕاگەاندن بێدەنگل لێ سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ ئارام لە خانەقین فەرموو کاگارم زۆر سپاس کاگارم پیرۆزایان ڕۆژە پیرۆزە لە هەموو گەلی کورد و لە حەد سەرپاتی کوردستانە بەڵێ وەتەبینێکشم بۆ برابە ڕێزانانی کە تەلەفۆنەکەن باشە کابراز ئەڵێ بە ئاڵایە حیزبێکەوە حیزبێک هەموو حیزبێک من مافی خۆم بڕم بە ئاڵایەک و بە ئاڵای هەست لایەنێکەوە ئاڵا بەرزکەویان دێم ڕۆژەکەمەوە بۆ نمونە یەکێتی پارتی گۆڕان هەموو حیزبەکان هەموو چینیکەشەکانی کوردستان لەو ڕۆژەدا بەشداری ئەو ڕاپەرمیان کردووە بەڵێ کاک ئارام هەندێکیان تێبینی لەسەر تێبینەکانیان بەڵێ کاک ئارام هەندێکیان تێبینەکان لەسەر ئەوەیە کە دەڵێن یادەکە بە حەزبی کراوە بەڵام با پرسیارە بکەین کاک ئارام با پرسیارە بکەن هەر باس لە حیزبەکان دەکەی غەمبار محەممەد دەڵێت ڕاپەڕین سەلماندی کە حزب ناتوانێت تەنها دوژمن بڕۆخیانێ ئەگەر جەماوەری لەگەڵ نەبێت بۆیە وا باشترە حزب جەماوەر ئاش بکاتەوە مەبەستی پاڵپشتی جەماوەرە بۆ حزب لە ڕاپەڕین حزب چێ ئەی جەماوەر چێ ئێستا من بۆ نمونە من یەکێتی ئەی من جەماوەر نیم بۆ نمونە یەکێتی پەنجای لەگەڵای دێ بە ئاڵایەکی سەڵ بدەتە سەر جادەگە خۆی یەکێتی مامزرەر بینە لە بڕۆتە بە ئاڵای سەڵزۆ یادی ئەو ڕۆژە بکەرەوە کابرا دڵی گەرمە پێی خۆشە لەو ڕۆژای پێشمەرگەی یەکێتی بووە تۆ کابراوەڵە حیزب ڕاپەڕین نەکردو بەرەوەڵا حیزب کردی پارتی یەکێتی کردیان چێ کردی گۆڕان کەی خۆ من ناڵم گۆڕان لەو ڕۆژایە نەبووە گۆڕانش لەو کاتەیە لە یەکێتی بووە بەس یعنی پیاوێت تۆزە بە ئەمەکەوە قسە بکات کاکشوان یەکێتی ڕاپەڕین کرد بەڵێ منەڵم یەکێتی کردی پارتی کردی بەڵێ پارتی کردی بەڵێ کاگاران سپاس بۆ پەیوەندیەکەت ئەوە ڕژبین بێ کاکشوان بەڵێ هەردا ڕۆژە بەسەر حکومەتەوە وەڵای حکومەت شتی کردووە بەڵێ سپاس دەکەم سپاس بۆ کاگارام لە خانەخین بەڵێ کامەران لە بنگرت سۆری بەڕێزم حاڵەت زۆر سپاس دەکەم کا کامەران حاڵ باشی سپاس دەکەم زۆر سپاس دەکەم وەڵای بەنسبەت ئەو ڕاپەڕینەوە پێکەوە بەڵێ یەکێتی پارتی ناوێت کاتێک یەکێتی پارتیان نەخوارێت دەماوە هەموو ڕاپەڕی بوو تێگەشتی بەڵێ ئێستاش ئەو یادە بە ئەزلی کراوە یان لە هەموو جێگاکان یەکێتی پارتی ئەو یادە یەکەنەوە بەخۆیان مەڵکی ڕام بێ تێگەشتی بەڵێ تێگەشتم کا کامەران لا ئەمڕۆ لە هەندێک شوێن کراوەتەوە یادە بە ئاڵای زۆر دووسەوز و ئەویان بەکارهێناوە لە ئەو یادەیدا ئەمڕۆ لە هەندێک شوێن کراوەتەوە یادە بە ئاڵای زۆر دووسەوز و ئەویان بەکارهێناوە لە ئەو یادەیدا. بەڵێ. سپاس دەکەم. سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ
بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت یادی خەڵکی کوردستان یادێکی گشتیە بەڵێ پەیوەندی بە ئیزلاتیەوە نییە سپاس دەکەم بەڵێ دوا پەیوەندیمان کاک کاروان لە هەولێر فەرموو کاک کاروان ئەلۆ کاتەوان زۆر سپاس دەکەم کاک کاروان تاچی برایگەورم زۆر سپاس دەکەم سەتا پیرۆزبای لە هەموو گەلی کوردەکەم بەبوونێ ڕاپەڕنی نۆتیەکەوە بەڵام بەس پیرۆزبای لە هەردوو سەرۆکە بەڕێزەکان ناگەم کات مامزلال و بەڕێزکاک مەسعودم لەبەرەوەی خەرچی کوردستان ڕاپەڕنی دروست کرد بۆ ئازادیان کوردستانە بەڵام ئەوان نسیبێکی ئەب کۆمەڵی کەسیان بێسەر شوێن کردووە ئێستا کەس نازانێت تارمیسیان لە شوێ و باسی ئازادی و باسی پێکەوەژیان و بەپسی ئاشتەوایی ئەکەن لە هەرێمی کوردستان من نازانم ئەوان بەرسی شانازی ئەکەن کە کۆمەڵی کەس وەک سەدام حوسێن دروست کرد ئەوانیش ئەنفالیان کرد لە هەرێمی کوردستان زۆر سپاس زۆر سپاس دەکەم سپاس بۆ کاک کاروان لە هەولێر کە دوا پەیوەندیمان بوو بەڵێ سەتۆری کۆمەڵاتی فێسبوک ئاری دەڵێت سڵاو لە کەناڵەکەتان من دەڵێم فێری هیچی نەکردوین 20 ساڵە بێکارەبا و ئاوین بێ خزمەت گوزارین بزانین تا چەند ساڵی تریش وا دەبین جەمال هەورامی دەڵێت ڕاپەڕین دەستکەوتێکی مێژوویی زێڕین لە مێژووی کوردستان فێری کردین کە گەل بە یەکگرتن و یەکڕێزی و یەکەڵوێستی نەبێ ناتوانێت خواستەکانی خۆی بەدەست بێنێ دواتێ بینی فیسبوک عەبدوڵڵا عومەر دەڵێت ڕاپەڕینی ساڵی 1991 ئەوەی سەلماند کە کورد ژێردەستە نییە ئەو ڕاپەڕینەش بۆ هەموو تاکێکی گەلی کوردە بەڵام بەداخەوە ئەو دەستکەوتانەی کە کورد دەستێنەوە لەو ڕاپەڕینی 1991 ئێستا لەلایەن چەند کەسێکەوە زەو دەکرێت و دەڵێت کەسانی تریش بێبەشن. بەڵێ بەرەزان سپێنێ بەردەوام بین لەگەڵتان شاد و بەختەوەر بن.